کەسێک ڕێزی ئەدەب و زمانەکەی خۆی بگری. ئەگەر تۆ سەرەتا ڕێزی زمانەکەی خۆت نەرگرت ناتوانێت ڕێزی زمانەکانی تر بگری، ڕێزی ئەدەب و کەلتورەکانی تر بگری. و بەڕای من سەرەتا پێویستە لە بواری خوێندن ئەو شتە جێبەجێ بکرێتن. بۆ نمونە لە پەروەردەی خوێندن ئەوەندەکان نابێت تۆ گرنگی بە زمانەکانی تر بدرێتن، گرنگی بە زمانی کوردی نەدرێ بۆ دەدەجێت. ئێستا لە زۆربەی شوێنەکان کە دەیبینی لە قوتابخانەکان گرنگیشی وە بە زمانی کوردی نادرێتن، یعنی بەس ئەلفوبێیەکەت فێرەکاتن شتێکی وای نییە. هەوڵ بدا بۆ ئەوی کە ئەو کەلتورە جوانەی هەمانە بەهەدەر نەڕوا لەلایەنی سەقافی، لەلایەنی ڕۆشنبیری، لەلایەنی کۆمەڵایەتی، لەلایەنی ئابووری، لەلایەنی سیاسی، لەلایەنی تێگەیشتنی دوو هاوڵاتی و هەروە بێت و هەزارها بیانی دەن کە ئێمە بۆ ئەوی بین سینایەکی وا جوان نیشان بدەین بە زمانی خۆمە، بە زمانی شیرینی کوردی، زمانی دای قسەیان لەگەڵ بکەین کە بێت و ئەمە ئیهمالی خۆمان لە زمانەکەی ڕاگەیان. ئەوانیش وا هەست دەکەن کە دەڵێن ئەو وڵاتێکن هاوڵاتەکانی کەم تەرخەمن لە ئاستی پێگەشتنی کەسایەتی و هەروە بێتەوە هەم فەرەنگی زمانی شیرینی خۆیان کە زمانی داکی پێدەڵێن. پێم وایە حکومەت دەتوانێت زیاتر پەرە بە زمانی کوردی بدات لە تەلەڤیزیۆنەکان بێ، ئیکا لە تیڤیەکان بێت و مناڵەکانمان وا بکەین زیاتر فێری مەسەلەن کولتور و زمانی کوردی بە تایبەتی زیاتر فێریان بکەین.